دەسەڵات بەمەبەستی لە بیربردنەوەی شکستەکانی چەند ساڵی ڕابردووی دەیەوێت لە ڕێگەی میدیا سێبەرەکانیەوە کە بودجەیەکی خەیاڵیان بۆ خەرج دەکرێت خەڵک چەواشە بکات. ئەمە وتەی عەباس محەممەد ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستانە. ناوبراو دەڵێ سەرڕای هەوڵە بەردەوامەکان بۆ چەواشەکردنی بینەر لە ڕاستیەکان، بەڵام هێشتا بینەری ئەو کەناڵانەی ڕاستی و حەقبێژی بەرنامەی کاریانە پڕبینەرترین و متمانەی خەڵکیان لەدەست نەداوە. خەڵکی هەرێمی کوردستان لە ئێستا زۆر باش و شارە لەوەی کە کام میدیایانە دابەستن و وشارە لەوەی کە کام میدیایانە بەکرێ گیراون و وشارە لەوەی کام میدیایانە بە پارەی نەوتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێ نەک ملیۆنێک دۆلار بە ملیۆنان دۆلار دەخەنە خزمەتیەوە و خەڵکی کوردستانی پێچەواشاکەن. خەڵکی کوردستان لە ئێستاە هیچ تەبایەکی لەگەڵ ئەو جۆرە میدیایانە نیە، هیچ متابعەیەکی لەگەڵ ئەو جۆرە میدیایانە نیە. ئەو متابعەشی بکات سوور ئەزانێت کە ناڕاستی دەبەخشێتەوە و ناڕاستی دەگەێنێ خزمەتی لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵاتەکە، نەک تەنها حیزبی دەسەڵاتیش. لە ئێستایا میدیامان هەیە خزمەت بە یەک کەسی بەرپرسی ئەم هەرێمە ئەکا، خزمەت بە لایەنێکی ئەم هەرێمە ئەکا، ململانەیەکە بۆ سەرخستنی کاندیدەکانی بەرپرسێک بە تەنها، حیزبێک بە تەنها، دەسەڵاتێک بە تەنها. لەبەرەوە بەڕاستی لێرەشەوە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیاکەینەوە میشە لە بەرامبەر ئەم جۆرە میدیا دابەستە و بەکرێ گیراوانەی هەرێمی کوردستان کۆمەڵێک میدیای سەرڕاستی ئیسلامخوازی حەقدۆست هەن، هەمیشە ڕاستیەکان نەبەخشنەوە، هەمیشە ڕاستیەکان ڕووماڵ دەکەن، گوێ لەوانە بگرن. شارەزایەکی بواری میدیاش پێی وایە حکومەت و بەرپرسانی هەرێمی کوردستان تەنیا میدیای بینرا و بیستراویان قۆرەخ نەکردووە، بەڵکو تەواوی پلاتفۆرمەکانیان قۆرەخ کردووە و بەردەوام هەواڵی چەواشەکاری و دوور لە ڕاستی بڵاو دەکەنەوە. سەبارەت بە سەکۆکانی سۆشیال میدیا جیهانیەکان هەومان نەزانین کە تەکنۆلۆژیا لە غەوربەوە هاتووە، لە ڕۆژ ئاوا هاتووە. ئەوانیش خۆیان خاوەنی ئیشەکان، شتێک بە دڵی خۆیان نەبێت، بابەتێک بدڵی خۆیان نەبێت، هێڵی سووری لەسەرداهێنێن و نەهێڵن لە پلاتفۆرمەکانی خۆیان. بۆ نمونە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەگەر بابەتێک بە دڵی سیاسەتی فەیسبوک نەبێت کە لە خزمەتی کۆمەڵێک زلهێز هەیە، ئەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت لای بەرێت و نەهێڵێت کە ئەم بابەتە بڵاوێتەوە. جگە لە 1600 میدیای بینرا و بیسرا و خوێنرا و هەزاران پەیج و لاپەڕەی فەیسبوک هەن کە لە هەرێمی کوردستان کارە ڕۆژنامەوانیەکان بڵاو دەکەنەوە و بەشێکیان بە پارەی خەڵک سپۆنسەر دەکرێن و ئامانجیشیان تەنیا چەواشەکردن و ئاوەژووکردنەوەی ڕاستیەکانە لە بەرچاوی خەڵک و گۆڕینی ناڕاستیە بەڕاستی و شکست بە سەرکەوتن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.